بۆچی ژیانمان گرفتاری زۆری تێدایە. هەر یەکێک لە ئێمە لە خۆی پرسیوە من ئەگەر ڕۆژێک خۆشحاڵ بوو بم، دڵشاد بوو بم، بۆچی ساتانێک و ساڵانێکی دڵتەنگیشم بە دوادا هاتووە. وەکو وتراوە من سەڕەه زەمەن سائەته ئەزمان، و هەر کەسێکت بینی ساتێک خۆشحاڵە بە دڵنیاییەوە ساتانێکیش دڵناڕەحەتی بە شوێنە هاتووە. هەر کاتێک کە دڵمان خۆش دەبێت ئەڵێن ئۆخەی گەیشتین بە ئاواتەکانمان، بە خۆزگەکانمان، هەناسەیەکی ئاسوودەیمان هەڵمژی. خۆشەویستان، یەکسەر هەز دەکەین بەداخەوە ناڕەحەتێکی بە شوێنادێ. لەو پەڕی خۆشحاڵی ژیاندای و نەخۆشیەک یەخەت پێدەگرێ و تووشی ئازارت دەکا. هەروەها ئەگەر نەخۆشی یەخەت پێنەگرێ هەواڵێکی ناخۆشت پێدەگا. هەواڵە ناخۆشەکە خۆشیەکانی ژیانت لێتاڵ دەکات. جا ئەو هەواڵە ناخۆشت جار هەیە پەیوەستە بە ژیانی خۆتەوە، جاریش هەیە پەیوەست نییە بە ژیان و ماڵەکەی تۆوە، پەیوەستە بە خەڵکی ترەوە. بەڵام تۆی ویژدان زیندوو، تۆی دڵ زیندوو، تۆی خاوەنی دین و ئیمان کە دینەکەت فێری کردووی، ئەگەر بە خەمی خەمباران غەمبار نەبووی، ئەو کاتە تۆ لە ئیمانت بترسە، لەوە ئەچێ ویژدانت خەریکی کوژانەوە بێ و گڵۆپی سووری داگیرسان دەبێ. ئەمڕۆ چێ لە ئێمە هەیە بە دیار تیڤیەکەوە بێ، سۆشیال میدیایەک بکاتەوە، مۆبایلەکەی بەدەستەوە بێ، داخی گرانم هەر هەواڵی ناخۆش دەبیستی. وەڵام موچە هات، وەڵام موچە نەهات، موچە ئیجازەیە بە تەمایە بێتەوە. ئەمجا پاشان ئەم هەموو خوێن ڕشتنا ئەوە تا لە غەزە لە شوێنانی تر ماڵکاولبوونی خەڵک، منداڵی برسی، ئەم هەموو خوێنە بە ناحەق ڕژاوە، ئەو هەموو دەست و قاچپەڕیوە. تخوا تۆ لەسەر سفرەیەکی ڕازاوی ماڵی خۆشدا توخوا چێژ لە نانەکەت دەبینی، چاو لێ بە حساب دانیشتنێکی خۆش لەگەڵ ماڵ و عائلەی خۆتدا هەبوو. بەڵام ئەو هەواڵانە پەیوەستن بە تۆشەوە ئەگەر ئیماندار بی و خاوەن وجدانێکی زیندوو بی. هەواڵێکی ناخۆش دەبیستی و هەموو شتەکانت لێ تێک دەدا. مردنی ئازیز، ئینسان چەند ماڵەکەی تەبایە، پڕ لە خۆشەویستیە، زۆر خێزان دەڵێ مامۆستا وەڵڵاهی ژیانێکمان هەبوو شامان بە سەپانی خۆمان نەدەزانی، کتوپڕ یەکێک لە ئەندامانی خێزانمان بەجێ هێشتین و ئازیزێکمان ماڵ ئاوایی لێکردین و دنیای بەجێ هێشت. ئیتر هەموو خۆشیەکانی ژیانمان تێک چوون. زەرەرێکی ماڵی واد لێ دەکا کە ئینسان خۆشیەکانی